سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نرخی بنزین و بەرهەمەکانی سوتەمەنی لە نێو هەرێمی کوردستاندا. ماوەیە کە نرخی بەرهەمەکانی سوتەمەنی بە تایبەت بنزین لە نێو هەرێمی کوردستان دابەزیوە. قسە لەسەر کوالیتی ئەو بنزینانە دەکەین، قسە لەسەر جیاوازی نرخەکان لە بنزیخانەیەک بۆ بنزیخانەیەکی دیکە دەکەین، قسە لەسەر چاودێری ئەو بنزیخانانە دەکەین کە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە سروشتەکان چاودێری ئەو بنزیخانانە دەکەن و ڕێگە نادەن بنزینی خراپ بە هاوڵاتیان ساغ بکرێتەوە. پێم بڵێن ڕاتان چێت لەسەر نرخی بنزین؟ وەڵی ئێستا نرخەکە زۆر باشە، هیوادارم دائیمەن ئەو نرخە هەر بەو شێوەیە باشە. لە بنزیخانەیەک بۆ بنزیخانەیەشکە نرخەکە جیاوازە؟ وەڵی جیاوازە نرخەکان 5 ساڵە ئەمن ساقی و سیارەمە 5 ساڵە لەو بنزیخانەی بنزین تێدەکەن. باشە بنزیخانەی خراپەیە؟ بنزیخانەی خراپەیە، ڕاستە من چیمە لە بنزیخانەی بنزینم تێکردە بنزینەکە باش نەبووە. چیت زار سیارە تێک چۆ لەسەر بنزین خراپ؟ 1000 سیارم تێک چۆ بنزین ئەوش تێک نەچووە، فیتۆمەکەی پیس بۆ گۆڕکەم 5 ساڵە بەس فیتۆم مەسوول گۆڕیە. باشە 5 ساڵە فیتۆم. باشە بنزیخانە بۆ دەیەوێت بنزینی خراپ بە خەڵک بفرۆشێ؟ وەڵی ئەوە گەڕێتەوە سەر شەخص، دەگەڕێتەوە سەر شەخص. هەیە ئێستا هەیە هەرزانتر هەیە، ئەمن گوێم لێ بووە بە 380 گوێم لێ بووە، سا نۆرمال لێرانە بە 400ە. کارێکی بنزینەکە هیچی باش نییە، هیچی باش نییە. لە هەموو بنزخانەکان تێی دەکەم، مارم لەستا ناسکێ تقریبی 4 سال 5 سال لێرە تێی دەکەم، هەمووی لی دەدە. پێم بڵێ سیارەکەی تۆ حەساسە؟ بەڵێ. بنزینی دەخوا؟ بەڵێ. باشە لە هەموو شوێنێک بنزین تێ دەکەی؟ ئەمە نەخێرنە. بۆ؟ وەڵی هیچی خەم نییە بەسەراحات. بنزینخانەی خراپ زۆرە؟ تێدا زۆرە. تووشت بووە سەرێشت بۆ دروست؟ ئەکید. ئێستا سارەکەی دابەزیوە؟ بەڵێ. باشە ئەمە؟ بڵێ تەعام باشە لۆ خەڵکی باشە تەبان ئەس دەکەی بەم شێوەیە بەردەوام بێت. ئەکید. بەڵام پرسیار ناکە هەندێک بنزیخانە هەشتا هەر گرانە، هەندێک وەڵی ئەو جەنازەم بە کوالیتێکەیە تێ ناگەم، نازانم مەوزوع چییە. يعني سامان سروشتەکان دەبی ئەوەی بزانانی لە مختبەریان هەیە، بزانم فحص بکەم، بزانم مەوزوعەکە چێ لەو سعری وەی فەرقی لەگە یەکە چکە. باشە. تۆ شۆفێریە؟ بەڵێ. باشە. نرخی بنزین بە شێوەیەکی گشتی چۆن دەبینی ئێستا؟ ئێستا زۆر باشە، بەس بە نسبەت بەنزیخانەکان بەخۆم چوو بەڵگەم لەسەر هەیە. بەنزیخانەکان بەنزینی جەلیکانم بردیە بێزیێتری حەدادەکانیان تەواو نییە. عەدادی ئەوەی کە بەنزین تێدەکات؟ بەڵێ. یعنی ژمێر یاریەکەی عەدادی؟ بەڵێ. چۆن وایە؟ بەخۆی بەواقعیان بردیتم جەلیکانم بردیە، گوتمەوە تەواو نیە دەیتەوە 20 لیتر. جەلیکانی لیترم؟ بەڵێ. گوتتە 20 لیترم لەو تێکە؟ گوتم 20 لیترەکە تەواو نەبووە، جەلیکانش 20 لیتر دیە. یعنی زیاتری دەخیندەوە؟ زیاتر کەمتر دەخینەوە. ئەوەیان کردیە، دەستکاری عەدادەکەیان کردیە، عەدەکەی دەڕواتن، 20ەکەی دەڕۆ بەس 20 نایەتن. کەمتر دێ؟ کەمتر دێ بەڵێ. یعنی فێڵی تێدا؟ تەبعا فێری. بە خۆت بە چاوی خۆت؟ بەخۆم. ئێستا کە بنزین دابەزیوە بازار باش بووە یا خراپ بووە؟ باش بووە الحەمدولیلا بەرەو باشترە. بەڵێ. باشە پێم بڵێ کاکە من دەچمار بەنزیخانەیەک، ئێستا بەنزینی بۆ چۆنە؟ بنزین باشە الحەمدولیلا نە ئەوڕۆکە لە مێژە ئێرە معروفە خەڵک. بەڵێ. دەچمار بەنزیخانەیەک دەرێ کوالیتی ئێمە بەرزە، بەڵام من دەچوویمە سناع ئەوڕۆ کەمەشام کردێ فیتپام لاستێکی پێوە بووە، یعنی مادەیەکی تێدا سەر سوڕ دەمینێ، مەچنەی کابرا کردەوە تەنچی بەنزین، ئەوە چییە ئەو مادەیەوە؟ هەندێک لە بنزیخانەکانەوانی با بڵێن یعنی بە بەردەوامی معروفن، یعنی با بڵێن باش نینە، بنزینی باش نینە، مادەی میثانیۆمی تێکراوە. چی ئەو مادەیەوە؟ مادەیەکەویش با بڵێن لەگەڵ نەفتای تێکەڵ دەکرێ و بە ئالاساز ئەوەی باشتر بێ کوالیتەکەی، کوالیت ئەوان بە حساب دەڵێن باشترە، بەس نەخێر خراپتر دەکات. باشە تو پێم بڵێ کە وایە ئەو نەفتا و میثانیۆمی تێکەر دەکەن و کوالیتەکە بە حیسابی خۆیان باش دەوێت زیان بەمەچینە و فیتپامەکە دەدا، پێم بڵێ ئەی چاودێری کوالیتی کۆنتترۆل نییە پشکنین بکە بۆ بنزیخانە؟ طبعا دیارە نیە، ئمە زۆر جار هاتوون الحەمدولیلا دەستخۆشیان لێ کردیەوە و لێشان ئەوە بووە. بەڵام پێویست نییە. ئێرە زۆر باشە الحەمدولیلا. باسی کوالیتی کۆنتترۆل دەکەم ئەوەی حکوومەت
وەک پێویست دەتوانانی هەموو بەنزیخانەکان چاودێری دەبێ بیکە ئەگەر مەقسەدی بەوە بێ یعنی خاستن لەمە دو هاوینە دنیا گەرم دەبێ چەند ساڵە دەبین یعنی مشکلەکە زیاتر لە بەنزین زیاتر لە زستانان بەڵێ سانان باشتر دەبێ بەڵام هاوینان زیاتر دەبێ کوالێتی باشتر بێ بەڵێ دوێ تێم کرد بە 450 بوو ئەوڕۆ بە 395 لە زەیتکە هەیە بە 360 بەس تێم نەکردێ دەیمێرە تێ دەکەم لە بەروەی فیتمەمە دەسوێ پێک دەچی سیارەت دەڕوا مەشنت لێ دەدا سەر ئێشە توش بووە قەت عادیکوعاتمن باشە بۆ تۆ کوالیتەکە گرینگە بەرێ گرینگە زۆر مشکلە نییە 100 دینار 200 دینار گرانترا و پەڕی دەبتا 300,000 تان 50 تێ دەکەی ئەگەر نا بنزینی خراپ تێ دەکەی فیتمەمە دەستێ نۆزنت تێک دەسی یعنی مشکلە زۆر لە دروست دەکات. پێم بڵێ نرخی بەنزین بە چەندە؟ ئێستا نۆرمال 395 لەکە 395 نرخەکەی باشە؟ نرخەکەی زۆر باشە باش نۆرمالی شتێ دەکەم بنزینەکی باشە خراپ سەبارەت بە کوالیتەکە چ دەڵێ؟ کوالیتەکەی باشە تا ئێستا من لێرە تێدەکەم عیبی نەبووە یعنی هەر جارێک لە یەک بەنزیخانە نه هەموو جار لێرە تێدەکەم باز یەک شوێن ئای تا ئێستا عیبی نەبووە بەڵێ وەسارەکە تێدەکەم لێرە عیبی نییە زۆر دەست خۆش بێ تۆ لێرە کار دەکەیت وانە باش چێ نرخەکە دیاری دەکات؟ نرخەکە بەخۆی شەریکەیە شەریکە دای بەزێنیتن ئەوانیش حینن لە شەریکەی دەردێت بەڵام لە گاز لەلایەوە بە 645 لە شوێنشکە 570 عێراقیە ینی کوالیتی فەرقی ئێستاوە کوالیتەکەی بەرزترە بۆ نوع سیارە دەبێتن بێگومان ینی لەگەڵ هەرزانبوونەکەی ئەمە وەکو هاوڵاتی داوا دەکەین کوالیتەکەش بە هەمان کوالیتی جاران بێ مەسەلەن بۆ نمونە بنزینی ئێرانی بنزینی کۆمپانیا کە نۆرمالەکەی ئاسایی بوو بەلامانەوە بەڵام ئەگەر بێت و ئۆکتانەکەی نزمتر بێتەوە بۆ سیارە کێشە گروپ دروست دەکاتن ینی بای ئەوەندەی نرخەکەی دادەبەزی زیاتر زەرمەند دەبی لە ڕووی میکانیکی ئۆتۆمبیلەکان باشە ئێستا زۆربەی بەنزیخانەکان بۆ تەئەلی بەڵێ ئەمە سەر ئێشەی زیاد کردیە بۆ ئێوە یان بەنزیخانە حکومیەکان باشتر بوو بێگومان بەنزیخانە حکومیەکان لە ڕووی کوالیتی چاودێری بازرگانی کوالیتی کۆنتترۆل ینی بە دوا داچوونی دەکرد ئەگەر بەنزیخانە حکومیەکان بەکار بکەونەوە بۆ هاوڵاتیان ینی دڵنیایەکی زیاتر هەیە کە لە ڕێگەی حکوومەت و وەزارەتی سامانە سروشتەکان چاودێری دەکرێتن بە من پێم وایە دڵنیایی زیاترە بەڵام بەنزیخانەکانیش کە ئەهلینە بەنزیخانە تا بەنزیخانە دەگۆڕی پاشەوەی نرخی بەشێکی زۆر لە وێزگەکانی تایبەت بە بنزین و گازمان پرسی کە لە بەنزیخانەیەک بۆ بەنزیخانەیەکی دیکە نرخەکان جیاوازی هەیە ویستمان بزانین لە بۆرسەی تایبەت بە پەترۆل کە تەواوی بەرهەمە سوتەمەنیەکان لێرەدا کڕین و فرۆشتنی تێدا دەکرێت نرخەکە بە چ شێوەیەکە داهاتووی بازار بۆ ئەو بەرهەمە سوتەمەنیانە بەرەو بەرزبوونەوەیە یاخود دابەزین. چەند ساڵە تۆ ئەو کارە دەکەیت؟ لە مێژەوە لە مێژە چ دەفرۆشی نەوەت بەنزین ینی مامەویشە دەکەیت ئێستا نرخ لە بۆرسە چۆنە لە داکشانیان لە دەوپەڕی دابەزین دابەزینە لە هەموو دنیاوە دێتەوە کوردستانی سەرفیاتێک لێ لەبەر زۆر جار دەگوترا ینی لە بازاری جیان ئەگەر نرخ بەرز ببتەوە یان دابەزی ئینەوت تاسی لە کوردستان ناکە بەڵام ئێستا تاسیری هەیە تاسی چۆن نەکریس لە بە کاتێ و کریتی و سارە مەتعاتە زەور و بەنزی نافرۆشەیە هیچ ڕێگاڵبانێک نییە بۆ چێ دەڕۆیانێ لە وەزای دایرە و داوام نییە و یعنی بۆ شوێنە ناڕوو عالەمی دابەزیە ئەوە هیزەوە ئەوروپا هاتا تەیرانج لە عاسمان نمە بەنزین و گاز لە دەست سەر بێتن لەو هەڵمەوای هێشتا دادەبەزیان بە قورعان ڕاستە ئێستا استقرار بۆ چەند دەبی ڕاوەستایە ئەو سێ ڕۆژ ئەو سەعات ئێستا بەنزین لە بەنزیخانەکان بە 380 هەیە بە 400 و هەندێکیە بەنزین ئەوەی نۆرمالەوە لە دەرەوەش دێ لە ئیماراتش دێتە بەنزین دیتەوە ناو شاری هەولێر باشە بەڵام دەبینین گاز هەر گرانە
گازەکە دانە بەزیەوە سعری ئەخ سعری خۆی حکوومەتی عراقی شەرگرانە و گازە بەخۆی بە 450 دیناری حکوومەتی عراق تاسشێ سعری گاز دانە بەزیەوە بەس ئەوەی ناوە خۆدا بەزیەوە ئێستا هاوڵاتی دڵخۆشە بە دابەزینی نرخەکە بەڵام پرسیان لێرەدا ئەوەیە وەک کاتیە وڵای زەو هەنو مەرد هەموو هەستان و دابز هەموو عرض و تەلەب ئەگەر زۆر بێتن ئەوە داد ئەگەر کەم بێتنەوە گران دەبێتەوە گران دەبێتەوە یعنی ئەگەر دۆخەکە بەو شێوەی بێ دادەبەزی بەێ تا ئێستا عالی وەزعەوەدا لە دابەزینە تا ساعتش پێم بڵێن ئێستا هەرزانترین نرخ سەبارەت بە نەوت گاز بنزین کامیان لە هەمووی هەرزانتر بوو ئێستا نرخی بنزین هەم نرخە هەرزانترە لەبەروی لە ئیمارات دێ لە ئێران دێ لە هەموو لایەکی دێتە دێکوانە نرخی بنزین زۆر هەرزان زۆر هەرزان بە لەو حیساب چوتە دەرێ لتری ئیماراتی بە 340 دیناری لتری باشەکەی ئەوەکە یعنی مەحەسەنەکەی بە لێرانە بەزین بە 370 دیناری لتری باشە نرخەکە بەرەو دابەزین دەڕوە هەسان ئەگە ئەوها بڕوە هەروە مەتوز بێت لە بە عالەمیش نێ ساری هەر نستی هەدێتە خوارێ هەدێتە خوارێ بەر زۆر دێ لە ئێران زۆر دێ لە ئیمارات دێ لە دەوڵەتان دێ باشە ئەم برادرە دەڵێ نرخی بنزین زۆر دابەزیە بۆ گاز دانابەزی بۆ نەفت دانابەزی میساڵەن بۆ زیاتر تەسیر لەسەر بەنزینە بەنزینەکە زۆر گران بوو لە بەرهەندێ پێشتر گرام پێشتر زۆر گران بەری بە ینی لە حەدی خۆی زیاتر بەرێ بەس ئێستاکە گەل عدود لێ نەگەڕم بێ لێرکان هەموو شتەکە وشی خۆی لێ دێتەوە وشی قەدیم کوب بووانی نەوت و گاز و بەنزینەکە سادی عندێتەوە ساریش تەبیعی کوب بە 500 بە 600 بوو نەوتەکە بە 120,000 بوو گاز بە 130 بوو ئەوە لێت بەس عدودی ئێران نەبگرتەوە هەموو شتە بازارەکە چۆن ئێستا بازارەکە چۆنە بازارەکە تەبیعیە ینی هەیە نی هەیە ڕۆژانە وەکو پێشتر خواست هەیە دێ و دەڕوە ئاهەیە ینی خواست هەیە وەکو پێشتر خواست وەکو ناوەڵە سفرە نییە بازار ناوەڵە سفرە یعنی ئێستا کەمتر سەر بدە هەر نافرۆشە باشە ئەو کەرەنتینە تەسیری کرد لە بازار بەێ ینی خواستی زۆر کەم کردەوە بەێ یەکەس دەرناسی لە مارەوە کە بەنزین سەرەوە نەکرێت و سیارەکانیش دەکەن بەنزینەکەش دادەست باشایی بۆ ئێستاش گاز گرانە گاز هەر بەخۆی کەمە ڕێژەکەی کەم ڕێژەکەی گازی کەمە بۆ ئێوە وەکو کاسبکار دابەزینی باشیان گرانبوونی چەندی دابەزی باشترە لە بۆ ملت بەڵام ئێستا سەرەکەش کەم بووە و با خواستیش نییە خواستی لەسەر نیە هیچ معاملەگەیش ناکە هیچ شتێکیش ناکە گرام و بازاری باشتر بوو پێشتر کە گرام و بازار هەبوو بەڵام ئێستا هەرزانیش بۆ بازار بەس عدودەکەی بگرن بازار دەبتۆ لێرە لە زۆربەی وڵاتانی جیهان سەبارەت بە گاز بە بەنزین بەو پێداویستیانەی کە بەکاردەهێنرن لەلایەن هاوڵاتیانەوە چەند جۆرێکن دیارن بەڵام لە کوردستان یەکێک لە گرفتەکان کە زۆربەی جار شۆفێران سەریان لێ تێک دەچێت بوونی ژمارەیەکی زۆر لە جۆرەکانی گازە یاخود بەنزینە هەموو جارێک شۆفێر نازانی کامە گاز باشە یان کامە بەنزین باشە هەندێک جار گلەی لەوە دەکەن سەرڕای ئەوەی کە حکوومەت چاودێری هەیە کوالیتی کۆنتترۆل هەیە پشکنین دەکە بەڵام هەندێک جار لەم لاو لەولا سەرپێچی دەکرێت لەوەی کە کوالیتێکی باشی بنزین نەدرێت بە هاوڵاتی ئەمە کۆمەڵێک جۆرە ئەمە گازیان بنزینە ئەمە گازە باش تێدایە و خراپش تێدایە باش تێدا و خراپش تێدا و حەسب زەمیری و کەسەش کە دەیکڕی و دەیفرۆشی باشە چێ ئەو باش و خراپێ دادەنێ ئەوە ینی هەیە خراپ بکڕێ بەدەست دەستە خۆمانە مەسەرەن بەدەست بازارێک کابراگە باشی پێ دەرێ باشم دێ حەسب نرخەکەی کابرا حەز لێ مەسەرەن تۆزێک پارەکەی کەمتر پێ بدا ئیدی نازانی لۆ ئالێتەکە خراپە کە مەسەرەن مۆلیدەیە یاخود سیارەیە زیان دەگەینی بە ئامێرەکە بەتەکیت باشە ئێستا نرخەکان دابەزیەوە نییە ئێستا لە دابەزیم بوو چەند ڕۆژێک پێستا لە دابەزیم بوو بەڵام ئەمڕۆ جیاواز بوو یعنی تۆزێک هەز دەکرد تۆزێک بەسەکەیە دیار نییە بازار ئیدی خەڵکە لەوانەیە حەسەب زروفیشە مەسەرەن هەرکەس و ئەعلامیش دەور دەبینی باشە ئێستا چێ نرخ دیاری دەکات چێ نرخی بنزین گاز ینی ئێمە تەمەشای هەندێک بنزیخانە دەکەین هەرێکە نرخێکە ینی تهدید نییە ئەوەی بنزیخانە ئەوانە ئەوە بەدەست حکوومەتیە حکوومەت پێویستە پێداوەچینەوە بکاتن بەسەر لە بۆرسا لە بۆرسا بازاری سەر بخۆیە ئیدی ئەویش دەتوانێت بەڵام چکە بازارەکە فراوانە
ئێستا گیان ماندوو نەبی باشی تۆ وەستای فیتمەمبی کەوای ئیشی بنزین عادی تۆیە پێم بڵێ ئێستا بنزینەکە چۆنە لەو پاشەوەی کە نرخەکەی دابەزیوە ئێستا دەتانم بڵێن بەراورد بە پێشتر بنزین زۆر باشترە ئێستا باشترە لەبەر چی چونکە من دەیسلمێنم ڕۆژ هەبووە 15 سیارم هەر کردوتەوە لەبەر بنزین بەڵێ لەبەر خراپی بنزین وەجاری ژوا هەبووە هەتا یەکی شەو نەچوومەتەوە ئەوە پێشتر بەڵام هەر ئێستا کە نرخەکەی هەرزانتر بۆ بەراورد بەجاران بەڵکو بنزینەکە زۆر دەتانە بڵم 95 فەرقی کردووە خاوەنەوە پیکەبەی باشە لەگەر بنزین وەسەد چۆنە باشە عیبی نییە نرخەکەی ئێستا وابی باش ئەگەها بڕۆیز عیبی نییە ئیش کاریژ نییە باشە ئێستا نرخەکەی دابەزیوە بۆ ئێوە باشە ئەی سەبارەت بە کوالیت بە کوالیتەکەی باشە عیبینە دارێت شێتە گەرمادانتی گەرمادا بێنەوەی فەرقی بکە لە کوالیتەکەی ڕازی عیبینێڵان لۆ ئەوەی عیبینە لۆ پیکاوی ئێستا تێک نەچۆیت نانانە فیتمە پێکنە کەوایە تۆ ئێستا دەڵێ خوایە نرخەکە بێت عیبینە لە بەو شێوەیە هەر بنزینەکە دابەزیە هەزیاتر فورتفێری لەگەرە ئێستا بۆ هەر بریە گرانتر بایە باشە چۆن 450,000 لێدایە لەسەر بنزینی بۆ چی مشکلە هەیە چی مشکلەیە ئەو بنزینە نۆزلی تێک دەدا پلاش تێک دەدا فیتمەمبی تێک دەدا وایەرەکانی تێک دەدا ئەو تاە بە چای خۆتان هەم گۆڕی بنزیخانەکە ئەوەی کە لەو بنزیخانەی بنزینن تێکرد دەزانی چێ داچی خۆم کا کامەران یەک بنزیخانە نییە دوو نییە دە نییە بیست نییە پەنجانی یەک دەرێ لە تێ دەکەی ئیلە لە بۆندە یەک دەرێ لە تێ دەکەی بۆندە یەک دەرێ لە تێ دەکەی بۆندێ یەک دەرێ لە ولای تێ دەکەی بۆندێ ینی کەس سەری لێش تێک چووە بنزیخانە حکومیەکان ئێستا لە جنوب بنزیخانەی حکومی هەیە بە 400 دیناریە عالم دەچی لەو بنزیخان ئاهلی نییە کاکە هیوادارم ئەو بنزیخانە حکومیانە بکەنەوە پێم بڵێن سەبارەت بە دابەزینی نرخی بنزین دڵتان خۆش بوو بۆمە باش بوو زۆر دەستان خۆش باشە لەسەر کوالیتەکە چی دەڵێیت تۆ پێ دوایە ئەمە تەسیری لە کوالیتی کردویانە زۆر باشە زۆر باشە ڕێخی بنزین بەڵام ئەوە تا ئێستاوە دەڵێ کاکە سیارم تێک چوە 450,000 لێدا والله ئەمن بە خۆم سیارم هەیە بنزینە الان هەرزانە و زۆریش باشە هیچ کێشەی نییە مەمنونی باشە ناپەزنەکە زۆر چاکە ئێستا باشە لۆ دەستەکەش چاکە دەستان خۆشی باشە هەندێک لە وەستاکان دەڵێن کاکە فیتمەم تێک چووە بنزین باش نییە چاودێریەکان کەمە بە تاکید قسەکەی ڕاستە وایە پەنجەکە زۆر تەواو ساف نییە نەتری هەیە پەنجەکە زۆر ساف نییە ینی پێویستە چاودێری زیاتر بکەیت تەبعاً زیاتر بەڵێ دابەزینەکە بازاڕیەوەی باش کردویان خراپ کردووە بە قورعان بە نسبەت بازار نەوەڵە تەسیری نەکردنیت نەخێر یعنی پێشتر کە گران بوو بازار باش پێشتر بازار گرام پەنزین زۆر باشتر بوو ئێستاکە نا چاوەڕێ دەکەن هەر تەوقع دەکەن بنزین هەروە دابەزیان گران بکەوە وڵی هەردا بەزی باشە تاوان چۆن چەند ساڵە تۆ وەستای دەوانێت دو سێ ساڵ دەبێت وەستای چی فیتەری پێم بڵێ بنزینی خراپ تەسیرێک لەسەر بنزینی خراپ مەچینەکە بە ناوستێ بە تەواوی لە مەچینەکەی پستنی دەشتێنێتن مەچینەکەی پستنەکەی دەپشتێنی کە پستنەکەی شکا مەچینەکە لە کار دەکەوێت بێجگە لە فیتپەمی تەسیری مەچینەیە بەخۆی فیتپەم ئێستا هەرزانە وەسای لە چوارە نیە فیتپە نۆزن وانە سیاری ئێستا هەموو مۆدیل نوێیە ئەگەر مەچینەکەی بستێ کولفەی زۆرتر دەبیلۆ کابرای بەس فیتپەم ئێستا فیتپەم قەزای فیتپەم هەرزانە باشە تو 12 ساڵە وەستای پێ دوایە ئەو هەموو سیارێک کە ڕۆژانە فیتپەمیان دەستێ مەچینیان تێک دەچی حالەتە چی ئاساییبی لە هەموو وڵاتێک ئەمە هەبی یان خراپی بنزین و کوالیتی ڕێژەی کوالیتی بنزینی کوردستان ئۆپتانی کەمە هی ئەوەیە فیتپەم دەستۆی نۆزن دەستێ مەچینەکە لە کار دەکەیت یعنی ئەوەی لە کوردستانە لە وڵاتانی تر ئێستا بوون من لە ئێران ئەو شتە نییە پێیان برێ فیتپەم چیە دەستێ هەر نازان فیتپەم چشە بنزینەکەیان خراپ نییە دابەزینی نرخەکە باشە بەس دەبی کوالیتەکەی بەرزبی ئۆپتانی نیە ئۆپتانەکەەکە کەم بوو بنزینەکە خراپە زۆر ئەوە چیەوە بۆ تەمشی بنزین والله فیتپەم سوتایە فیتپەم لۆ فیتپەمی سوتایەوە والله دیارە بنزینی خراپ تێکرد بنزینی خراپ ئەوەی تۆ سیارەکە لە چێ بنزینی پێکرد واللهی هەر شوێنەکە پێم باش تێدەکەم بە چەند تێدەکەی دەکرێت بە قورعان ئەو فترەی بە 450 ئەوانەیە بەس پێشتر 700 بوو 600 بوو یانە تو بە 450 شتێکرد هەر فیتمەمت تێک چوو کوالیتەکەی خراپ بوو واللهی تی نازانم وەستاوەی چێ کوالیتی خراپە بەڵێ هەموو جارێک وات بنزی کوالیتی خراپ زیانی هەیە بۆ بەتاکید لە بۆ فیتپەمی لە بۆ مەشینەوە باشە ئێستا ئەوە بنزینەکەیەوە خراپە بەڵێ زۆر بۆنی دێت بۆنی دێت
دەتوانم نمونەیەک وەربگرین جان هەر لە ئەوەیەک نمونەیە وەگرین ئەو فیتپەمەکەی کابینە دەرە ئەوە فیتپەمەکەی هاتم شاکە ئەوە بنزین کاک دلێر کاک جبرائیل ئەگەر ئەوەی بخەنە ڕوو تەمەشاکە ئەوە پلاستیکەوە ئەوە پلاستیک نییە ئەوە پلاستیکە ئەوە لەناو بنزینەکەی باشە ئێستا ئەو زەرەرە چەندی لە تۆداوە چەند دەسەقی ئەوە جاری هێشتا نازانم بەس وەستایش ڕێ پێک دیارەوە پێ ئێستا ئەوە دەسەق وشتی چەند دەوێت بۆ نمونە هەر جارێک کەسێک کە زەرەر دەکات لەو شتانە بە قورئان ئەوستەوە فتەمەکە سوتا دەستفتەمە چلو دەکڕیتن دەست حەقی خۆت و ماندوو بوو هەموو ئەرەوە دیسکە 56 زاریت ناوە پی بکەب نییە ئەوە هی ئەو سیارەیە ئەو بنزینەکە لە جێ خۆی مابەوە تۆمپەکەی ڕاگرتووە ئەنجە نازانن سیکۆتینی تیا مادەی شتایەوە قیڕە ئەیگرێ حالەتی وا لە زۆرە وڵا ئەوە دانێگووا لە پێش چاوتە باشە تۆ لە کوالیتی بنزینەکان ڕازی لە کوردستان پرە ناوەڵە باش نییە باش نییە ناوە خۆی کوالێت باشە باز بنزیخانەکان دەستکاریەکەن بانقەز وای لێ دەکەن ئەگە بانقەز نەبێت تەنکەرەکە پاکەنەوە تەنکەرێکی پاک بێتن بنزینێکی کوالێتەکە باشە باشە ئێستا ئەوە خۆنەوتیان نهینەوە بنزینەکان باشە بەسیە ئەوە چی لەکەن نەوتی تێکەن گازی تێکەن بنزینی تێکەن نەوتی ڕەشی تێکەن ئەو تەنکەرە هەموو باشە بەڵام ئێستا تۆ لە وەزارەتی سامانە سروشتەکان بپرسی لێرە کاکە هاوڵاتیش سکاڵا ناکە لەر شوێنێک بنزینێکی خراپ تێ دەکە و قسەش ناکە و دەڕ وڵای ئێستا هاوڵاتی لە چێگەر لە دە هەرزانێکا گەڕ کاکنە بەس چێ نرخی و بنزین ینی نرخی بنزینەکان نەوت گاز سوتەمەنی بە شێوەیەکی گشتی چێ نرخەکەی دیاری دەکەن طبعا بازاری بنزین و سوتەمەنی بەگشتی دەتوانم بڵێم ئەو بازارەیەکەوە چێبرچەی تێدایە بازرگانەکان دەچن لە دەرەوە لە شارەکانی تری عێراق دابینی دەکەن و دەیکڕن و دەیفرۆشنەوە لێرە ئەو چێبرچەیە وای کردووە کەوا نرخەکە جێگیر نەبیتن لە بەنزیخانەیەک بۆ بەنزیخانەیەک نرخەکەی جیاوازە چەند جۆرە بەنزینێکەیە بنزینی نۆرمال بنزینی محەسەن لە دوای 2004دەوە ئەو دامە حکومیە کە بۆ کەرتی سوتەمەنی هەبوو نەما بەهۆی قەیرانی دارایی ئەوە وای کردکەوە حکومەت نەتوانی نرخ لەسەر بنزین ناونێ بەڵام ئەو بازرگانانەی کەوا دەچن لە دەرەوە بنزین هاوردە دەکەن هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکرێت بۆ هێنانی بنزین لە دەواازە سنووریەکان ئێمە تایبەت بە دەواازەی سنووری حاجی ئۆمەران هەر کەسێک بنزینی هێنابی و هاوردەی کردی ئاسانکاری نرخ ئازاد بەڵێ نرخ ئازاد نییە چاودێری لە سەریان هەیە بەڵام وەکو هەموو جۆرە کاڵایەک وەکو هەموو جۆرە خۆراکە کە لە دەرەوە دەینن بازرگانەکان دەینن چێبڕچەیەک لە ناو بازرگانەکان هەیە نرخ لە سەریەک هەرزان دەکەن لە سەریەک گران دەکەن ئەو وای کردووە نرخێکی دیاریکراو نەبیتن بۆ بنزین لە بەنزینخانەکانی باشە ئەمڕۆ لە هەولێر ئێمە هەر لە یەک شەقام بینیمان سێ بنزیخانەی لێبوو هەرێکە بە شێوەیەک نرخەکەی دیاری کردبوو کێشش لەسەر کوالیتی بنزینەکەیە ئێمە چوینە ناوچەی پیشەسازی ئۆتۆمبیل بەشێک لە شۆفێرەکان فیتپەمیان مەچینیان زەرەرێکی زۆریان کرد بەڕاستی ئەنی چێ بەرپرسە لەوەی بنزینی خراپ بفرۆشیت بە هاوڵاتیان تاوان لە بەڕێوبەتی نەوت و کانزاکانی هەولێر تاقیگە هەیە کە ڕۆژانە سەردانی بەنزیخانەکانی ناو شاری هەولێر و دەوروبەری هەولێر و پارێزگای هەولێر بەگشتی دەکاتن تاقیگەی گەڕۆکەیە تاقیگەی جێگیریشەیە ئەو تاقیگە گەڕۆکانە بە شێوەیەکی هەڕەمەچی دەچن سەردانی بەنزیخانەکان دەکەن کە سەردانیان دەکەن نمونەی بنزینەکە وەردەگرن بۆ ئەوەی پشکنینی بۆ بکەن ئەگەر بنزینەکە ئاگادارین ینی هەرچەندە ئاگادارین تیم هەیە چاودێریان دەکە و ئێوەش وەکو قایمقامێت لەگەڵ ئەوە نین نرخەکە بە شێوە لە شێوەکان بەرز بێتەوە بەڵام دیاردەی کوالیتیەکە تاوەکو ئێستاەوە چەندین ساڵە کۆنتترۆل ناکرێت یعنی ئەوەی کە لە کوردستان ڕوودەدا لەسەر سووتانی فیتمان تێکچوونی مەچینەکان نە لە تورکیا نە لە ئێران لە یەک وڵاتی دراوسێ ئەو حاڵەتانە نییەوە لە کوردستان بخۆی ئەو بنزینە بە پێی مواسەفات دەردەچی کە لە پاڵاوگەی کار لە پاڵاوگەی بازیان کە بەرهەم دەهێنرێتن هیچ کێشەیەکی نییە کە لە دەواازە سنووریەکان داخل دەکرێت لە دەواازەکان پشکنینی بۆ دەکرێتن کە پشکینەکەی بە دەردەچیتن ئینجا ڕێگای پێدەدرێ بێتن ئەوەی ترکە فرتوفێلێک دەکرێت لە ناو
شارەکانە دەکرێتن لەلایەن چەند کەسێک کە دەکرێتن بە بەردەوامیش لیژنەکان بە دوواداچوونیان کردێ بۆ ئەو بابەتە وەکو باسم کرد سەردانی بەنزیخانەکان دەکە و ئەو کەسانی کە بەو کارانە شەڵساون سزا دەدرێن سزایەکان داخستنی بەنزیخانەکانیانە پێبژاردنیان بۆ دەکرێت بۆیە کە لە سەرچاوەکەی بەنزینەکە دێتن کە تا دەگاتە بەنزیخانەکان هیچ کێشەیەکی نیە بەڵام بەداخەوە لە چەند شوێنێکەوە دەستکاری دەکرێت ئێمەش وەکو باسم کرد کە ئەو سەردانەکردانەی کە بە شێوەیەکی عشوایی دەکرێتن بە شێوەیەکی کتوپڕ دەکرێتن بۆ بەنزیخانەکان هەروەها بەپێی سکاڵای هاوڵاتیان زۆر جار هاوڵاتی کە ئۆتۆمبیلەکەی پەچی کەوتیا یاخود تێبینی ئەوەی کردووە هەستی کردووە کە بەنزینەکە خراپە سکاڵای کردووە ئێمە لیژنەکانمان ناردۆ بوو ئەوەی پشکنینی بۆ بکەن کە لەو بەنزیخانەی کە بەنزینی وەرگرتووە تێکرد. بەشی زۆر لە شۆفێران لە نێو هەرێمی کوردستان دڵخۆشن بەوەی بەرهەمەکانی سوتەمەنی بە تایبەت بەنزین نرخی دابەزیوە بەڵام داواکاریان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی سامانە سروشتیەکان لەوەی چاودێری زیاتر بخەنە سەر بەنزیخانەکانی هەرێمی کوردستان لەوەی بەنزینی باش بە شۆفێران بفرۆشن چونکە ئەوان وەک خۆیان باسی لێوە دەکەن بەشێکی زۆر لە بەنزیخانەکان بیر لە قازانج و گیرفانی خۆیان دەکەنەوە بەر لەوەی بیر لە فرۆشتنی بەنزینێکی باش بە هاوڵاتیان بکەنەوە چارەسەر چاودێریکردنی ئەو بەنزینخانانەیە چ لە ڕووی کوالیت چ لە ڕووی نرخەوە بەم شێوەیەش دۆخەکە لە قازانجی هەمولایەک دەبێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.